دووبارە سڵاو کاک عەبدوڕەحمان لەو شوێنەوە سەمتمان لە دوایەمین هەڵبژاردننی پەرلەمانیا لە عێراق پارێزگای سلێمانیمان بە نمونە وەرگرت هەتا یەک ڕۆژ پێش هەڵبژاردنەکان ینی واتە تا ڕۆژی 6 ڕێژەی دەنگدەری تایبەت لە بواری سەربازیە کە تۆمار کراون 6566 کەس بوو بەڵام لە ڕۆژی 6 واتە یەک ڕۆژ پێش هەڵبژاردنەکە 10080 کەس بۆ ئەم دەنگدەرە تایبەتانە زێ کردو. من تەمە سەرچاوی ئەو معلوماتە نازەم و داتایە نازام چۆن هاتووە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە بە پرۆسەیەکی تایبەت تەبان سجلی ناخبین بە شکلێکی عام ئەبێتە سجلی عام ینی ئەو سجلی کە ناوی دەنگدەرانی هەموو تایە و بێتە سجلێکی تایبەت ینی ئەوەی کە دەنگدەری تایبەتە دەنگدەری تایبەتیش شملی ئەو کەسانە کەوەکو جەنابەت باست کرد ئەسکەریین یا بابنێ ئاسایش و پێشمەرگە و ئەوانی لە خستخانەکان نەخەوتونە و ئەوانی لە سجنەکانان ئەمانە دەنگدەری تایبەتە ئەو دەنگدەری تایبەت بێتە دوو بەشەوە بەشێکیان بە تەسویتی مەشروطی پێڵێن ینی دەنگەدا دوای تاکی دەکەیتەوە کە دەنجی نەداوە ئیمجا حسابەکەیت هیچ واشی هەیە نەخێر هەروکو خۆشی سجلێکی تایبەتی هەیە متاکیدی کە دەنجی نەداوە یەکسەر داخلەکرێ بەڵام ئێمە لەو پرۆسەیە پێش ئەوە وەختێکی تایبەتی ماداناوە بۆ ئەوی کە ناوەکان یاد ئەو عەدەدە ساغ بێتەوە کە ساغ بۆ ژمارەکەیان گەشتووەتە 6,000 ئەوە 1000 کەس ئەو کاتە ئەوە حەقیەوەی بەڵام لە یەک ڕۆژێ پێش هەڵبژاردنی ئیزافە بکرێن شتیوە من تەسەوری ناکەم. بەڵێ ڕێژێکی زۆرە 10080 کەس پێم وایە ئەنجامی چەند کورسێکە گۆڕێت ناچکە تو ئێمە وتمان قیمەتی کورسیەگات بە 49 بەڵێ بەڵام بەلێکدانەوەی بەڵام لەگەڵ شاب هین وایە. بەڵێ کاک عەبدوڕەحمان ئەگەر ینی ئەمانە ناوێن تۆمار نەکرابێ بۆ نمونە ئەم 10080 کەسێک ئێمە بە نمونە هێنامانەوە ناوێن تۆمار نەکرابێ ینی لە بواری سەربازیە ئەو کەسە ناوی تۆمار نەکراوە بەڵام مافی دەنگدانی هەیە ئەی بۆ هاوڵاتیکی سڤیل هاوڵاتیکی ئاسایی کە ناوی تۆمار نەکراوە مافی دەنگدانی نادرێتێ. کاک ڕێبوار سجلی ناخبین یا تۆمارنامەی دەنگدەران سەرەتایەکی زۆر گرنگە بۆ هەر پرۆسەیەک ئەمە حەقیقەتە. بەڵێ تۆ لە بینی دوو بەرداشایی وەکوڵێ یا ئەبێ ناوەکان هەموو داخلکەیت و بۆ هەموو کەسێک هەبێ بڕات دەنگ بە ئەگەر ناوی هەبێ یان نەبێ یا ئەبێ زۆر دقیق بی لە مۆزوع ئەو کەسێک کە ناوی نەبێ کە ناوی نەبێ نەچێ دەنگ بە طبعا ئەمە عالەمیە نێشەکە تۆ تەماشایکی لە بەعزێ دەوڵەت هەیە نییە ناو نییە شتێک لێ ناوی سجلی ناخبین بێ هەر کەسە ئەڕوا دەنگەدا بەڵام لەو دەوڵەتانەیە کە مستەقڕن زیاتر بەڵام لە لای ئێمەوە لە چەندها شوێن و زۆربەی شوێنی عالەم ناوی دەنگدەران هەیە. بەڵێ ئەوە تەزیلی ئیجباری و ئیلزامی و تەزیلی ئیلزامی هەیە ئەبوونی ئەم ناوە لەسەر چ بنەمایەکە لەسەر بنەمای ئەو داتانەیە کە ئێمە لە وزارەتی تیجارە وەرمان کرد وزاری بازرگانی وەرمان کرد و ئەمە دقیق نییە بەڕاستی ئەڵێمەوە دقیق نییە لەبەر چەند هۆکارێک ئێمە بە حەقیقەت وەکو ئێستا من باسی چەند فاکتەرێکم کرد لە دەرەوەی کۆمسیۆن کە پەیوەندی هەیە بە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە پرۆسی هەڵبژاردنەوەی لەوانەیە ئیحسایە ئێمە تا ئێستا ئیحسایەکی دقیقمان نییە کاتێک ئیحسایی دقیقم هەبوو ئەو کاتە من ئەتوانم ناوەکان بدقە دەرکەم ئەو کاتە من هیچ کێشەیەکشم نابێت لە دەنگدانە ئەزانم کێش لە تەمەنی شاچەنە چونکە پرۆسەی ئیحسا سەرژمێری نەکتەنها سەرژمێری بەڵکو ئەو پرۆسێکی متەکاملە بە ناوی تایە بە نەتەوەی تایە قومێ ینی با بڵین شتیکەی تایە معلوماتی تری تایە لەسەر هەموو خەڵکی ئەو وڵاتە حتا لەسەر مواردی تر ئەمە ئەم پرۆسێ شتێکی زۆر گرنگە زۆر و پاڵپشتێکی زۆر گەورەیشە بۆ کۆمسیۆن بەڕاستی ئێمە داوامان کردوکەوە هەبێ بەڵام تا ئێستا لە عێراقەوە نەکراوە. بۆیە کاک ڕێبوار کە ئەڵێ بۆ نایە دەنگ بە تۆڵێ بۆ ناهێڵی دەنگ بە بەڵام لەوانەیە قوارێکی سیاسی تر بڵێ نە ئەوە هات دەنگ بە بۆ ئەوەی ئیستیغلالیکەم بۆ قوارێکی سیاسی تر ینی ئەبێت جێگای شک بۆیە نەبوونی باشتر لەوەی بوونی ینی با بڵێن مەحروم بکرێت لەو باشتر لەوەی شک بخرێت سەر پرۆسەکە بە شکلێکی عام و ینی هەموو کەسێکش حەقی ئەوەی هەیە کە خۆی بەڵام ئێمە ئەو پرۆسێش کە دامان ڕشتووە بۆ مۆزوعی دەنگدان بۆ مۆزوعی تۆمارکردین دەنگدەران و بزان پرۆسێکی متەکامل جاری وایە 2 مانگ دەوامیە کرد هەموو کەسێک ناوەکەی هەیە ئێمە ئاخر شت گەیشتەوە پتاقەیەکمان بڵاو کردووە لە ناو خەڵکە کە پتاقەی زانیاری بوو لەسەر خەڵک ئەچووە ماڵەکەی ئەگەر ناوەکەی غەڵەت بێ بڕۆن ئەگەر ناوەکەت غەڵەتە بچۆ مەرکەزەکان کە ئەکرایەوە لە میوای 2 مانگە بچۆ چاکیکە ئەگەر ناوەکەت نەهاتۆتەوە بچۆ چاکنەکە جاری وا هەیە ئەم مۆزوعە لەسەر لە دەست کۆمسیۆنانیە بەقەدر ئەوەی لای دەنگدەر خۆیەتی
بەقەدرەوەی لای قواری سیاسەکانە کە پێویست بوو خەڵک تەرجیحکەن بۆ مۆزوعە کە پێویست بوو بۆیە ئەم پرۆسەیە پرۆسێکی متکاملە پرۆسەیەک نییە من وەکو دایرێکی بەلەدیە نیم ئیشەکەی خۆم بکەم بەبێ ئەوەی کەسە دەخۆل بە ئیشەکەم بکە بەعکسەوە وەکو وتم کۆمەڵێ شتی دەوری کۆمسیۆن هەیە وەکو قوارە سیاسەکان وەکو ڕێکخراوە مەدەنیەکان وەکو حتا تەربیە ئیحسا شتیکە ئەمانە یعنی ئەمانە هەر هەمووی تەسیری هەیە بەسەر پرۆسەکە بەڵێ کاک عەبدوڕەحمان بەپێی یاسا پێم وا بێت پێویستە بنکەی دەنگدان لە کەسی دەنگدەرەوە ماوەی 10 کیلۆمەتر دوور بێت نابێت لەوە زیاتر دوور بێت بەڵام لەم هەڵبژاردنەی دواییە ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراقا ئێمە ئەو ڕێژەی کە دانراوە بۆ جوڵی دانیشتوان 56,979 کەس بووە بە بڕۆی جەناب بەدانی ئەم ڕێژەیە زۆر نییە لە ماوەی دوو هەڵبژاردنە هەڵبژاردننی 25 حوتی 2009 کە پەرلەمانی کوردستانی تا هەڵبژاردراوە و هەڵبژاردننی حوتی 2010 کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بووە لە ماوەی کەمتر لە 3 مانگە بەتاکید بەس یەک شتێکەیە کاک ئێمە کە کاتی انتخابات دەکەین وەزعی عێراق وەزعێکی مستەتەب نییە وەزعێک نییە کە سەقام گیر بێ ببوورە بەڵام ئەم داتایی کە منیان بە جەنابێ ئەم داتایە بۆ نمونە لە پارێزگای سلێمانی من پارێزگای سلێمانی وەکو سامپڵای وەرگرتەوە ئەمە لە پارێزگای سلێمانیایە کە وەزعی ئەمنی مستەقڕە یعنی من ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم ئایا ئەو ڕێژەی کە بۆ جوڵی دانیشتوان دانراوە ئێوە هیچ تەدقیقێکی لێ ئەکەنەوە تۆکو خۆت پێدوانی ئەوە زۆرە ئەفجولی دانیشتوان تۆ کاگا باسی پارێزگای سلێمانیەکی باسی وەش بکە لە دەروی پارێزگای سلێمانی خەڵک هاتووە پەنای بردو بۆ پارێزگای سلێمانی یا بۆ پارێزگاکانی کوردستان لە بەروی وەزعی ئەمنی خۆیان خراپە حسابی ئەوش بکە مەسەن ئەوانەی ئێستا بۆ مەوزوعی مهاجرین مەسەن مهاجرینی عەرب هەیە ئێستا لە پارێزگاکانی خوارەوە هاتووە لە بەغداوە هاتووە جێگەکانی تر کە وەزعی خراپ بۆ هاتوو تێرە ئەمەش خۆی لە خۆیان ئەیەوێ ینی متداخلێکی لەو مۆزوعانە بۆیە پێ ئەڵێم لە عێراقا وەزعێکی ئەتیادی نییە لە تۆ لە وەزعێکی ئەتیادیە هەڵبژاردن ناکەی هەڵبژاردنش پێویستی بۆ هەیە وەزعی ئەمنیت باش بێ وەزعی خەڵکەکە مستەقر بێ ئیحسایەکی تایبەتیت هەبێ داتا و معلوماتەکانە لە جێگای کورگیراوە کە جێگای تۆ ئێساوەی کە کراوە وزارەتی تیجارە بۆ خۆی کردوێتی بە هەدەفێکی تر داتا و معلوماتەکەی داڕشتووە بەڵام تۆ کە دەی لای ئێمە معالەجە کراوە تەبان کاتی خۆی ئەمانە معالەجاتی بۆ کراوە ئەو کەسانی دەنگدەرە و نادەنگدەرە ینی بابرین تەمەنی لە 18 ساڵ کەمترە جیا کراوەتەوە کە تەمەنی لە 18 ساڵ زیاترە ئضافە کراوە جگەل لەوە ئستحداسەکرا ینی بکەواتە خۆی مەفروزە سجلی ناخبین هەموو ساڵێک انتخابات هەبێیان نەبێ ئێسامە پرۆسێ ئێستا شتێکی ئەو تەمان بەدەسەوەیە کە ئێمە سجلی ناخبین عەرز بکەین لە کاتێکە ئەگەر انتخابات هەبێیان نەبێ ینی خەڵک بێت و ناوی خۆی ینی بابرین تاکیدکان لەوەی کە ناوەکەی هەیە لە کۆمسیۆنی باڵی هەڵبژاردنە کۆمەڵی شت هەیە ینی زۆر ئیجابیە کە کراوە هیچێک لەوانە بتاقی ناخب ینی ئەمانەی بتاقی ذەکیە هەبێ لە انتخابات کەسە و چۆن جنسی شێ بتاقی شێ بێ کاتێکە بێڕات بۆ ئەی دەنگ بە لەگەڵ ئەوەیشا مەسەلەن بابرین ئەگەر تەمەنی 17 ساڵ بۆ کە بۆتە 18 ساڵ 18 ساڵی تەواو کردووە ئەمە بێت ئەو بتاقیە بدرێتێ جیهەتیشی ئەو تۆ هەبێ بەس ئەمانە هەر هەمووی مرتبطە بە مۆزوعی ئیحساوانەوە تەسەور مەکە لەو ڕقەمە بچووکانەیە مەبەست لەوانە تشکیک بێ ینی بتوانێت شتێک تشکیک بکرێت لەو هینە شتیوانی بەردەوام و ڕخنانی کە لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆ ژەڕنەکان ئەگیرێت لەسەر مەسەلەی کە پێوتە عەد و فەرزی بەیانات جاکردنەوە و ژماردنی دەنگەکان بەڵێ دەنگەکان ئەم کێشەیە بۆ تا ئێستا لەناو کۆمسیۆن چارەسەر نەکراوە من دیسانی گەڕێنمە بۆ کۆمەڵی فاکتەری تر کاک ڕێبوار بابرین عەد و فەرز چۆن نەکرێت یا هەڵبژاردن چۆن نەکرێت هەڵبژاردن دایمەن بەسێ قۆناغاتی ئەپەڕێ قۆناغی ئامادەکاری دەست پێکا بەچی تۆماری قوارە سیاسەکان تۆماری بریکاری قوارە سیاسەکان تۆماری منەزەماتی مجتەمەعی مەدەنی بۆ مراقەبە پاشان بۆ مەفروزە وابێ ینی وەلو ئێمە ڕەنگە هەندێک ئینیشمانە بوو بێ تەجروبەمان نەبوو پێش بەڵام ئێستا واکەین ئێستا پاشان سجی ناخبین عەرزەکرێ سجی ناخبین تەواو بێ ئیدخالەکرێ تعن و عەرز تعن هەیە ینی هەر کەسێک تعن با برێ سجلەکە ناکەناتەوە دوای ئەوە حەقیەوەیە کۆمەڵێشتی تر هەیە زەماناتی پرۆسەکە هەیە کە پێڵێن ینی ئیعلام تەسجیلەکرێ منظماتی مجتمعی مدنی تسجیلەکرێ ئەمە طبعا بەنسبەت محلی و دەرەکیش ینی دەرەوەی عێراق و داخلی عێراق ئەمانە هەمووی ئەکرێ کۆمەڵی ئستعداداتی تر هەیەکردنەوەی مرکز و تعینکردنی موظفین بۆ مەراکزەکان و ینی ئەمەلێکی زۆر معقدە بۆیە ئێمە 4 مانگمان ویستووە تدریبی ئەو کەسانی کە ئەچن لەسەر سنووخەکانی دەنگدان ئەمە کە تەواو بوو ئەمە مەرحەلەی یەکەمە مەرحەلەی دووەم ڕۆژی هەڵبژاردنە مەرحەلەی سێم لە پاش ڕۆژی هەڵبژاردنە
ئینجا با بڵین بزانێ ئێمە کە ئێستاعداداتی تەوامان کرد ناوەکان چوو بۆ مەرکەزەکان ئەو ڕۆژە دەنگدان دەستی پێکرد لە هەمان ڕۆژە کاکڕێبا تۆسیکە لە هەمان ڕۆژە کە تەواو بوو سعات 5 ئێوارە 6 ئێوارە ئەو کاتێکی بۆ دیارەکرێ کە پرۆسەکە تەواو بوو ئەدوو فەرز لە نفسی محەتەکان ناکرێ تاوان هەر مەرکەزێک مجموعی محەتاتی تایە لە 2 بۆ 6 تایە مەسەن هەر مەرکەزێک لەم محەتانەیە بریکاری قواری سیاسی لەوێ نوێنەری کۆمەلگای مەدەنی مجتەمەعی مەدەنی منظەماتی مجتەمەعی مەدەنی لەوێ ئیعلام و میدیا لەوێ چاودێرانی نێودەوڵەتی لەوێ میدیا نێودەوڵەتەکان لەوێ هەمووی لەوێ و پرۆسەکە یعنی لە کاتێک کە عەدی فەرزەکان ینی دەنگەکانەکەن هەمووی ئەزانێ هەر قوارێکی سیاسی لە هەموو ویزگەیەکە لە هەموو محەتەیەکە ئەزانێت چەند دەنگی هێناوە پێویستی بە هیچ نییە هەموو دەنگەکانی خۆی کۆکاتەوە بەلای خۆی بێ ئەزانێت چەند دەنگی هێناوە بەردەوام هەنێکیانی سیاسی ببوورە هەنێکیانی سیاسی تووشی ئەو حاڵەتە بوون کە بەشێک لە دەنگەکانیان بۆ نمونەکیانی سیاسی هەبووە حساباتی خۆی کردو لە بنکەیەکە ڕێژەیەک دەنگی هێناوە بەڵام دواتە بە ڕێژێکی کە هاتۆتەوە کە پرسیار کراوەتوانەوە دەنگانە بەشێکی سوتاوە بۆ وایە ڕاست اینجا من بۆ ئێستا باسی پرۆسەکەم کرد بەسێ قۆناغ تەواو بێ قۆناغی یەکەم وەکوت و ئامادەکاری قۆناغی دووەم ڕۆژی هەڵبژاردنە ڕۆژی هەڵبژاردن شتێکی شەیە پێڵێن سکاڵا تەقدیمی سکاڵا کرێ نفسی ڕۆژە زۆر جا هەیە ئەو سکاڵایە بە تەکید وایە ینی با بڵین خەرقێک هەیە سەرپێچیەک کراوە ئەو سەرپێچیە ئەکرێ بە راپۆرتێک لە ینی قوارێکی سیاسی جی قوارێکی سیاسی تر یا قوارێکی سیاسی جی کۆمسیۆن یا مۆزەفەکانی کۆمسیۆن ئەمە بەرزەکرێتەوە ئەچێتەوە بۆ دێت بۆ بەغا ئەوەی کە بەت بۆ مۆزوعاکە ئەوەی کە سەیری ئەو هیناکە چێە ئەنجومەنی کۆمیساران ینی مەجلیسی مفەوەزین مەجلیسی مفەوەزین قەراری لێ دەکات ڕەنگە جاری وا هەبووە محەتە ئیلغا کراوەتەوە جاری وا مەراکزی ئیلغا کراوەتەوە جاوا چەندەها مەراکزی ئیلغا کراوەتەوە حەقیقەتە بەڵام تۆ ئەوانەی لێ دەرکە کە ئیلغا کراوەتەوە و بۆشت هەیە ئەگەر مقتنیع نیت بۆی کە ئیلغا کراوەتەوە جهەتێکی قەزایی وەکو باسم کرد هەیکەلی مفەوەزیە وەکو وتم لە هەیکەلی مفەوەزیە دیارە جهەتێکی قەزایی هەیە لە دەروی کۆمسیۆن قەناعەتت نەبێ بە کۆمسیۆن ئەوە دەروی کۆمسیۆن جهەتێکەیە تۆ بچە شکاتی خۆتی لا بکە سکاڵای خۆتی لا بکە بڵێ ئەوە هینەکە ینی ئەو کاتە وابزانم زمانێکی قەزاهەیە بۆی کەینە ینی شتەکان لە کۆمسیۆنە زۆر بە دقیقەیە چێتە پێشەوە بەڵام زۆر جا هەیە ڕخنەکە کە ئەیگرێ حەقی قوارە سیاسەکە لە خۆی بگرێ بۆ قواری سیاسی کاتێک کە بریکار کە ئێمە پێڵیم کە وەکیلێکیانی سیاسی بریکاری قواری سیاسی کە کاتێ دیارریەکە دیاریکردنەکەی لە جێگای خۆیانە کەسێک دێنێ و پارێکی داتی خلالی ڕۆژێک و بڕۆ مراقبم بۆ بکە کابرا بێڵ و باڵتەی پێوە نشکاوە دێ هەنێک دانیشێری ئەوڕاتە دەرە و ئاگەر هیچ نییە هەتا ڕەنگە ڕۆژی نەکەش نەبێ ئەو کەسێک کە اختیارێکە ئەبێ سەر بە حیزبەکەی خۆی بێ ئەو کەسێک کە اختیارێکە ئەبێ کەسێک بێ شتێک بزانێ حقوقی بریکار چییە واجباتی چییە پرۆسی هەڵبژاردن چییە ئەبێ خەلفەیەکی هەبێ لە مۆزوعانە بۆی تێبگا لە مۆزوعەکە بەڵام زۆر جا هەیە ڕخنە ئێستا من بۆ نمونە بێنمە قواری سیاسی هەبووە دابەزیوەتە سەر کۆمسیۆن لە سەرەتاوە هەتا ئەخیر وتومانە بۆدا ینی بۆ ئەرێ لە بەروی کۆمسیۆن سەر بەخۆ نیە لە بەروی کۆمسیۆن سەر بە جیهەتەکانە لە بەروی کۆمسیۆن بێلایەن نیە لە بەروی کۆمسیۆن ئەمە وتم باشە قەینا دلیلت بۆمانە منوا وتم باشە ئەمە تەجیل کردووە لە سکاڵایەت کە تۆ حەقی سکاڵاتێ تۆ قواری سیاسی حەقی سکاڵاتێ تەقدیمە نەم کردووە تۆ ئەم پرۆسی دیاری کراوە چه حەقی سکاڵای هەیە قواری سیاسی دەنگدەر تۆ کە سکاڵا تەقدیم ناکەی لە دەروی سکاڵا قساکی وابزان قسەکان زیادە بەڵام لێرە با هەڵەسەیە بکەین بەردەوام کیانە سیاسیەکانیش کەشی ئەویان لەگە کۆمسیۆن هەیەکە ئێوە زۆر درەنگە وەخت ناوی بنکەکانی دەنگدان یان بە قوارە سیاسەکان تەنانەت ینی بە تایبەتی ئەو بنکانی دەنگدان کە لە دەروی عێراقن هۆکاری ئێمە بۆ گەڕێتوانی ئێوە بۆ زوو بە زوو بنکەکانی دەنگدان بە لیستێک نادەنە قوارە سیاسیەکان تاوان چاودێری خۆیان لەسەردا باش بنکەکانی دەنگدان پێشودراوە بە قوارە سیاسەکان بە نسبەت داخلەوە بەڵام ئەم پرۆسەی ئەخیرە کە مەمۆزوعەت ئەوانەی دەروی وڵات بوو ینی بابڵێن دەنگدەری دەروی وڵات بەڕاستی کۆمەڵی کێشە هاتە پێشەوە لەو مۆزوعە یەکەم تۆ نازانی چێت هەیە لە دەروی وڵات دووەم مەجبوری بۆ ئەوی ئیستیغلال نەکرێت تۆ ئەزانی ئێستا لە عێراق ینی دەروی عێراق تەدەخولاتێکی زۆر هەیە لەسەر مۆزوعی عێراق ینی بۆی دقیق بی کەسانی تر غیری عێراقی نێن دەنگ بن تۆ ئەبێ مەجبوری ینی کۆمەڵی دکۆمنتی زۆر هین احتیمادی بەسەر بکەیت وەکو پاسەپۆرت و کوشتی تر وەکو ینی شتێک هەبێ ئەو پاسەپۆرتە ئەو پاسەپۆرتی تەزویرەکرێ هەموو تەزویرەکرێ بۆیە ئەو عملیەیە ڕاستە ینی زۆر انتقاد کرا بەڵام انتقادەکە ئەگەرێتەوە بۆی کە کۆمسیۆن زۆر دقیق بوو لەو مۆزوعانە
دقیق بوو بۆ ئەوەی کەسێک نەبێت لە دەرەوەی ینی وەکو عێراقی نەبێ و یا کەسێک نەبێت حەقی دەنگدانی هەبێ و بێت دەنگ بە ئەوە خراپترە لەوەی کێشێک محروم بکرێت ڕاستە زۆر کەس محروم کرا لە بەرەوەی زۆر معقد بوو زۆر دقیق بوون لە مۆزوع دقەکە گەیشتە حدودێک ڕەنگە زیاتر بێت لە زوو عفو فأما والی هات اینجا ئوستاز من تەواوم نەکرد من طبعا ئەوەی پرۆسەی ینی بابرین قۆناغی دەنگدانەکە گەیشتە دووەم کە ڕۆژی هەڵبژاردنە کە ڕۆژی هەڵبژاردن تەواو بوو هەموو نەتایجی خۆی زانی ئەمجا ئەوانە ئەکرێ بە فۆرم ئەو ینی وەرەقەی دەنگدان ئەکرێ بە فۆرم ئەوانەی وەرەقەکان ئەچێتە سەنووخەکانەوە ئەگەڕێتەوە بۆ مەخازن قیمەتی نامێنیتر تحویل بوو بە فۆرم ئەو فۆرمانە دێ بۆ بەغا لە بەغایە ئەو داتانە داخلەکرێتەوە بە پێی بەرنامجێک بە ئەو بەرنامجێکی تایبەتە بەرنامجێکی کۆمپیوتەریە سێڤەر هەیە هەموو کۆمپیوتەرەکان کە بە سەدان کۆمپیوتەرە لە ناو قاعیشی زۆر گەورەیە هەمووی مرتبطە بۆ سێڤەرەوە بە نظامێکی تایبەتی کە نظامێکی فەنیە مەسەنەوە هەمووی ئەو داتا و معلوماتێک نەقلی سەر سێڤەرەکە عەد و فەرزەکە و ئیدخالەکە و ئیدخالی بەیاناتەکە و هەموو شتەکانەکە بۆیە عەد و فەرزی ئەلکترۆنیشمانە و عەد و فەرزی یەدەویشمان هەیە بۆ زۆر جاشەی هەرمووی هەروەکو یەک بووە ینی تۆ لێرە معناوی پرۆسەکە ڕاستە تۆ لە هەر محەتەیەک لەسەر ئاستی عێراق کە ئەگاتە 50,000 محەتە لەسەر ئاستی عێراق هەبووە 10,000 مرکزمان هەبووە باشە بۆ ئەوە بە نسبەیەکی زۆر باش نێزیک بوون لە یەکەوە کەواتە پرۆسەکەمە یەک دوو ئەوەی کە پاڵپشتی کۆمیسیۆن شەکە من کۆمیسیۆن لە زۆر شتا ئەبینم زۆر باشە ڕەغمە ئەوەی کە ڕەنگە پرۆسی هەڵبژاردن بە شکلێکی ئام شتێکی تازە بێ لایەمە خاوەنی ئەزمون نەبین بەڵام لەگەڵ ئەوەیشە نیات هەیە بۆ ئەوەی بەرەو پێشەوە بچێت هەچەند واقعێکی عراقیە ڕەنگەشتی خراپشی تا بێ بەڵام ڕشتی باشی زۆرتر تایە بۆیە اینجا ئەدیە کە لەوێ اینجا نەتایج دەرەچێت نەتایجی ئەوەلی دوای اینجا نەتایجی ئاخیر ئەعلانەکرێتەوە کاک عەبدوڕەحمان هۆکاری چییە داتاکانی هەڵبژاردن بە ماوەیەکی زۆر درەنگ بڵاوەکرێنەوە ئەمە یەک نمونەی بەسیتە بۆ بێن ینی مەبەستت تەرەنجامە بەڵێ داتاکانی هەڵبژاردننی حوتی سی 2010 ئەوەی من زانیاریم پێگەیشتۆ مانگی ڕابردوو گەیشتۆتە دەسەندی قواری سیاسی ئێمە هەر کە پاش ڕاگەاندنی دەرەنجامەکان یا حتا ڕۆژانە کاتی خۆی لەسەر وەبسایتەکەی ئێمە کە وسایتەکە ئاید بە منەوە لەکو دایرە لەسەر وەبسایتەکەی خۆمان بڵاومان کردوەوە هەر قوارێکی سیاسیش هاتووە ئێمە هەموو داتا و معلوماتەکەمان داوا پێ لەسەر هەموو ئاستەکان ینی هەمووی لایەتی دەرەنجامی شتەکانی خۆی عەد و فەرز چۆن کراوە لە تێلیسەنتەری کە لای خۆمان هەیە ئەمان هەر هەمووی وەری گرتووە لەرە بەڵامە خۆی کە بە تاخیر هات بێ یا وەری نەگرتووە یا شتێک خۆ تۆ ناچی بۆی بەتویتەوە کاک عەبدوڕەحمان بەردەوام باس لە خروقات دەکرێت لە هەڵبژاردنەکانە یەکێ لەو خروقاتانەی کە لە عێراقا زۆر باوە تەنانەت لە باشووری عێراق و ناوەڕاست و لە هەرێمی کوردستانیشا تەنانەت مەسەلەی ئیغراءاتە مەسەلەی تەرهیبی هاوڵاتیانە ئێوە چیتان کردو کۆمیسیۆن بۆ ڕێگەگرتن لەم جۆرە خروقاتانە ئێمە پێشەوەی کە پرۆسی هەڵبژاردن دەست پێکەین لە مەرحەلەی استعداداتە کۆمەڵیە شت ئەکرێ مەسەلەی تەمینکردنی حیاتی هەر دەنگدەرێک یەک دوو پرۆسی هەڵبژاردن یەکێک لە پرەنسیپەکانی هەڵبژاردن مەوزوعی سڕیەتی دەنگدانە یعنی تەرهیب ئەکرێ ئەڵێ تۆ دەنگ بۆ من بە خۆ ئەو چوزانێت تۆ دەنگت بۆ چێداوە ئەو محەتانە کە دائەنرێ دیزانی ئەو محەتانە وا کراوە کابینێکی تایبەتی هەیە بۆ دەنگدانەکە لە جێگایەکە دانراوە خۆی بە تەنها خۆی خوایەتی هیچ کەسێک نییە لێوە پێ برێوەڵا قوارێکی سیاسی بەڵام هەموو هەوڵاتیان لێرە ڕادگرم هەموو هەوڵاتیان ینی ئەم جۆرە هۆشیاریەیان نییە بەسی من ئەوە بوو ینی ئێوە چیتان کردو بۆ هۆشارکردنەوەی هەوڵاتیان تا ئەم جۆرە زۆر پرسیارێکی بەجێەیە و ئەوە اختصاسی منیشە ینی من وەکو پەیوەندی جەماوەریەکان بەڕاستی وشارکردنەوەی دەنگدەران وشارکردنەوەی خەڵک وشارکردنەوە لە پرۆسەکانە ئێمە وەکو وتم لە سەرەتاین خەڵکیش ڕەنگە نەزانی پرۆسەکان چۆن چێتە پێشەوە ئەمە حەقیقەتە بەڵام ئێمە لە چەند محورێکە ئیشەکەین ینی ئەوانەی بابرین بەدایر منزبەت دایرەکەی منەوە وشارکردنەوەی دەنگدەران چەند ڕوویەکە گرێتەوە یەکێک لەو ڕوانە ئەگرێتەوە خەڵک چۆن دەنگەدا یا ڕۆی کاگرێتەوە ئێمە پێنی استدلال المحطات يعني چۆن محەتەکەی خۆتە ینی مرکزەکەی خۆت ناوەندەکەی خۆت ئەدۆزیتەوە ناسی سێ وەکوتم چۆن دەنگەدەی چۆن محەتەکەی خۆتە دۆزیتەوە حتا ئەوەی کە چۆن دەنگ ئەدرێ سەڕیەتی دەنگدان کۆمەڵێشتی ترمان هەیە هەمووی ئەمە ینی قواری سیاسی دەوری چیە شتی دەوری چیە تا ئێستا من وەکو وتم کۆمیسیۆن لەسەر چەند مەبدەئی ئیشەکە مەبدەیەکی وەکو وتم حیادیە مەبدەیەکی شەفافیەتە کە هەموو شتەکان ڕوون بێ مەبدەیەکی تر هەیە مەبدەئی ئەوەی کە هەموو کەس شتەکان بزانێ
ینی ئەمانە بەڕاستی وایە بەڵام ئێمە لە سەرەتایین لە سەرەتای ئەوەین کە ئیش و کارەکانمان نەکرێ ڕاستە ڕەنگە ئێمە کۆمەڵێ نوقسانیمان هەبێت لەو ناحەیە دوایی شتێکی کەشەیە تۆ ئەگەر خەرکی ئەم وڵاتی ئێمە نسبەتی چەند لە سەتی ئومیە چەند سەتی نەخوێنەوارە ئەمانە هەمووی حساباتە تۆ بە چ وەسیلەیەک فێرەکەیت وەسایلی ئەعلام لە عێراق لە چه ئاستێکایە وەسایلی ئەعلام بەدەست کێوەیە بەدەست قاری سیاسیەوەی وەسایلی ئەعلامی یعنی نییە کەم هەیە لە وەسایلی ئەعلام ئێستا محاید بێ بێلایەن بێ وەسایلی ئەعلام زۆربەی زۆری ئێستا بەدەست کەناڵەکان هەمووی بەدەست قوارە سیاسەکان و بەدەست حیزبە سیاسەکانەوەیە بۆیە تۆ کاتێ بتەوێت تەسقیفێکی بێلایەنانە بکەی زۆر جا هەیە مەسەن تووشی ئەوە ئابی کە ناگەیتە دەرەنجامێک کە بەدری خۆت بێ و بشمانەوێ نەشمانەوێ ئەزمموی فێرکردنی دەنگدان بە کەڵەکەبوونی ئەو ئەزممونە دێ ینی چەند جا دەنگدراوە ئێمە لە 2004 بێزەبەت ینی زیاتر خەڵک لە دەنگدا لە پرۆسێکی هەڵبژاردنە ئەو انتخاباتی کە بە انتخاباتێکی عێراقی کرابێ لە 2007ەوەی بەڕاستی 2007 کۆمسیۆن دامەزرا لەوە پێش کۆمسیۆنێک بووە سەر بە ئومەمی متحیدای کرد بەڵام کۆمسیۆنێکی عێراقی بە پێی مادێ بە پێی قانونی ژمارە 11 کە دانراوە لە عێراق لە 2007 دەست پێ کردو زۆر کەمە مودەکە بۆی زۆر باشە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران یان ئەوەی کە پێوترێ ئەبدەیتی تۆماری دەنگدەران بەردەوامێکی بۆ لە کێشانی کە لە نێوان کۆمسیۆن و قوارە سیاسەکان هەبوو بەشێکی زۆر لە قوارە سیاسەکان گلەیەواکەن کە کۆمسیۆن وەکو پێویست ڕێگەیان پێنایە چاودێری چۆنیەتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن ڕاستە نە کۆمسیۆن من تەسەور ناکەم دەنگی ینی بابرین معارز بوو بێ لەو مۆزوعە بەقەدر ئەوەی شتێکی کەی هەیە مەسەن کۆمسیۆن تا ئێستا غەڵەتێکمان کردووە با ئێمە ئەتراف بۆ غەڵەتە بکەین زۆر جا هەبووە قواری سیاسی تەسجیل نەکراوە ئێمە دەستمان کردووە بە تحدیثی سجلی ناخبین ینی نوێکردنەوەی دەنگدەران فەوە واکە کە ئەو قوارە سیاسی ڕەنگە مەحروم بێتەوە بەڵام ئێمە حلێکشمان بۆی دانابوو کاتی خۆی ئەو قوارە سیاسیانی لەوە پێش لە پرۆسەکانی پێشووە تەسجیل کراون تۆمار کراون ئەو قوارە سیاسیانە بۆیان هەبوو بێن مراقبە بکەن بەڵام ئێستا ئێمە شتێکمانەیە پێڵێن دروست المستنبەتە لە عەرەبی پێڵێن ینی بکەواتە وانە و عیبرە وەرگرتن لەو هەڵبژاردنانەی پێشووە ئێمە ئێستا ئەو هەڵبژاردنانەی پێشوو وای ینی لە هەر هەڵبژاردنی بۆ هەڵبژاردنێکی پێشکەوتنیەکە لای ئێمە ئێستا ئێمە ئەم جارە کە دەست پێکەین بە تۆمارکردنی قواری سیاسی تۆمارکردنی هاوپەیمانی تۆمارکردنی ڕەنگە حتا مرەشەحەکانشی تیابێ ئەم جار پاش ئەوە ینی ڕێکخراوە مەدەنیەکان ئیعلام ئەمجا دەسەکەین بە تۆمارکردنی دەنگ ینی تۆمارنامەی دەنگدەران با بڵین سجلی ناخبین فەمە ئەم دەم دەست پێکردنەوە ئەوانە ئەمە بنا لەسەر اقتراحی ئێمە و دایرەکی ئێمە بوتمانە بێ ئاوا بێ بۆی ئەوان بێن مراقبە بکەن ئێمە مانعمان نەبوو لە مراقبە بەعکسەوە ئێمە خۆمان با بڵین کۆمسیۆن مبادر بووە لە کۆمەڵێشتا ئینسان بۆ هێن قسە بکە یەکێک لەوانە ئێمە خۆمان ئاسانکاریمان کردووە بۆ دەرەوەی وڵات بۆ ئومەمی متحیدە بۆ کەسانی تر ئاسانکاریمان کردووە بۆ بێن مراقبەی عملیەکە بکەن خۆمان جوابمان بۆیان لە خۆمان ئاسانکاریمان بۆ کرد خۆمان کۆمەڵێشتمان کردووە بۆی بێن مراقبە بکەن کاک عەبدوڕەحمان کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی هەڕامەوە دوا پرسیاری بەرنامەکە و لێ بکەم بەپێی ئەو داتایە و بەپێی زۆرێک لەو داتایانی تریشکە ڕەنگە ئێستا لە بەردەستی ئێمەیان نەبن لە هەڵبژاردنەکانە قەدرێکی زۆر لە کورد کرا چ لە ڕووی دانانی کورسی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان چ لە ڕووی ڕێژەی دەنگدان و ئەمەی بە تایبەتیش بەس لە پارێزگای کەرکووک بکەم ئەمە لە کاتێکدایە کە سەرۆشی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کووردە بەرپرسی پەیوەندیەکانیان چەنابتی و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران بە هەمان شێوە کوردن ینی ئەمە مانای ئەوە نییە کە پێگەی کورد لەنە ئەو کۆمیسیۆنال لێران لاوازە یان کاریان پێ ناکرێ یان خۆیان کار ناکەن بۆ ئەوەی ئەم غەدرانە لە کورد نەکەن بۆی وەختەکەمان زیاترین کەین من زۆر تەمانە ئەو پرسیارە وڵامی زۆری و زۆری شەڵەگرێ بەڕاستی پرسیارەکە لەوەیە ینی ئێمە پێگەمان لە بەغدا زعیفە زعیفین ئێمە مەبەست وەکو کۆمیسیۆنی وەکو ئەنجومەنی نوێنەران نانەوەکو کۆمسیۆن وەکو کۆمسیۆن پێگەی کورد لە کۆمسیۆنی عێراق زعیفە لەبەرچی لەبەرەوەی کۆمسیۆن تاکە دامەزراوەیە کە هاوبەشە لە بینی کوردستان و لە بینی عێراق لە کوردستانە ئێمە هەستێ دەسڵاتەکەمان هەیە پەرلەمانی خۆمان هەیە مەجلیسی وزەرای خۆمان وەزیرەکانی خۆمان هەیە قەزای خۆمان هەیە بەڵام شتێکمان نییە ناوی دەستگای هەڵبژاردن بێ ئەم دەستگای هەڵبژاردنە موسسەیەکی عێراقی ئیتیحادیە بە تەنها لە عێراقە لەسەر ئاستی عێراق لە کوردستانە هەوڵدراوە بۆی بکرێ ینی ئەنجومەنێک بابرین دەستگایەکی تایبەت دابمەزرێ کۆمسیۆنێکی تایبەت دابمەزرێ بۆ کوردستان
من لەسەر ئەم مۆزوع کۆمەڵێشتم هەیە بەڕاستی پێشەوە هیم کرا بەڵام ئێمە لەوێ پێگەمان زعیفە ڕاستە لەبەر ئەوەی کۆمەڵی فاکتری شەی بۆ مۆزوع ڕەنگە کورد لە بەغا کەم بێ ڕەنگە داوا بکەی کورد نەبێ ڕەنگە پێشدانە گیرابێ با ئەخرەوە اعترافش بکەین لەسەر ئەوەی کە پێویست بوو ئێمە 120 خۆمان هەبێ لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن بەڵام ئێستا 103مان نییە ینی وەکو کورد لەوێ و کۆمسیۆنیشی چێلەوە مبادیانی کە لە سەری دامەزراوە پێویستە پێکاتەی هەموو پێکاتەکانی عێراق کە بەشی خۆیان هەبێت لە ناو کۆمسیۆنە. عەبدوڕەحمان خەلیفە بەرپرسی پەیوەندیەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان زۆر سوپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆی کەناڵی ئەنارتی. سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ کەناڵەکەشتان بۆ دەرفەتە. بەڕێزان دیدەریم هەفتەیەمان کۆتایی هات تا وێ گەیشتنێکی تر بە شادیتان ئەسپێرم. بەسە خۆش بێ.